پۆلیسی ژینگە و دارستانی ناحیەی کوڵەجۆ گربوونەوەیەکی ناڕەزایەتیان ڕێخست و ئیدانەی ئەو کارەیان کرد. کۆتایی هەفتەی ڕابردوو محەممەد نووری بەڕێوەبەری پۆلیسی ژینگە و دارستانی ناحیەی کوڵەجۆ کەسانی نەناسراو هێرشیان کردە سەری و لە ماڵەکەی خۆی تیرۆریان کرد. ڕێکخراوە ژینگەیەکان و ژینگە دۆستانی قەزای دەربەندی خان ئاماژە بۆ واکەن تیرۆرکردنی محەممەد نووری زەنگێکی مەترسیدارە بۆ سەرجەم پارێزەرانی ژینگە و ژینگە دۆستان کە ئەیان نەوێت ژینگەی کوردستان بە پارێزراوی بمێنێتەوە. هاوکات داوای ئەوەشیان کرد یاسا لازم تاوانە بێدەنگ نەبێت ئەو کەسانی هەستاون بە کوشتنی ئەو بەرپرسەی پۆلیسی دارستان بە سزای خۆی بگەێنرێت. ئەمڕۆ ئێمە لە شای دەربەنی خان وەکو ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقی و ژینگەیی هەستاین بە سازدانی کۆبوونەوەی گردبوونەوەی بۆ ناڕەزایی دەربڕین دژی ئەو کارە قێزەوەنەی کە لە گەرمیان کراوە دەرهەق بە کەسێکی ژینگە پارێزی ئەم وڵاتە یەکەمی شەیدی ژینگە بناسیێنرێ لە کوردستاندا و لەسەر ئاستی کوردستان پەیکەری ژینگەی بۆ دروست بکرێت و لە هەمان کات خەڵاتی ژینگەی بە ناوی ئەم شەیدەوە دابنرێت ساڵانە ببەخشرێ بە میدیاکاران کە لە بواری ژینگە کار دەکەن و ئێمە جارێکە ئیدانەی ئەم کارە قێزەونە دەکەینەوە کە بەرامبەر بە مرۆڤایەتی و ژینگە پارێزان کراوە. ئێمە کۆمەڵە گەنجین لە ڕێکخراوی ژینگەی پارێزی دەربەنی خان و ڕێکخراوی دەربەنی خان بۆ پرسی ئاو لەگەڵ ڕێکخراوی سروشتی کوردستان لە دەربەنی خان هەستاون بە گربوونەوەمان و ناڕزای دەربڕین بەرامبەر بەو شەیدکردنی کاک حەمەد نووری لە گەرمیان. وەک ڕێکخراوی سروشتی کوردستان ئیدانی ئەو تاوانە نامرۆڤایەتیە دەکەین ئەوەش ڕادەگەینین کە وەک ڕێکخراوەکەمان و سەرجەم چالاکوانانی بواری ژینگە لە باشووری کوردستان لەم تاوانە بێدەنگ نابین. بۆیە دەبێت دادگا و دەستەی مافی مرۆڤ لە باشووری کوردستان بێدەنگ نەبن و ڕۆڵی بەرچاوە کارا بگێڕن بۆ سزادانی سەرپێچی کاران. نزیکەی مانگێ بەسەر وادەی جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی نێوان هەولێر و بەغدا بۆ کۆتایی هێنان بە قەیرانی دارایی